سازان ئەمین کێ منداڵەکەی کوشت چۆن بە چ پارێک بۆ خاوەنی گەورەترین ئارێژگا لە هەولێر بۆچی شووی بە پیاوێکی بەڕێگەس عەرەب کرد ئێستا لەگەڵ سەر و منداڵەکانی دەژی قسە بە کامە مێکاپ ئارتیست دەڵێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سازان ئەمین مێگاپ ئارتیستێکی کوردە لە ئێستادا تەمەنی 36 ساڵە لە هەولێریش لەدایک بووە لە تەمەنی 4 ساڵی بەرەو وڵاتی دانیمارک کۆچیان کردووە لە تەمەنی 17 ساڵی شوو بە پیاوێکی بەڕێگەس عەرەب دەکاتن تاوەکو ئێستا لەگەڵ یەکتری دەژین و ئێستاش خاوەنی 3 منداڵن 2 کچ و 1 کۆڕ لە ئێستادا کچە گەورەکەی تەمەنی 12 ساڵانە. سازان ئەمین لە یەکەم سکپڕیدا لەگەڵ ئەم کچە کوڕێکیش لەدایک بوو بەڵام کوڕەکە چی بەسەر هات چێ کوشتی. سازان ئەمین لە یەکەم سکپڕیدا بە 2 منداڵ سکپڕ ببوو بە کوڕێک و بە کچێک منداڵەکان لەدایک بوون تاکو 2 ساڵ بێکێشە بوون دوای ئەوەی ڕۆژێک کوڕە بچووکەکەی دەبم بۆ خەستەخانە و دکتۆریش داوایان لێ دەکا نەشتەرگەری لەوزەتێنی بۆ بکەن دوای ئەوەی کە هەڵەیەکی تەکنیکی دکتۆرەکان ڕوودەدا بەداخەوە منداڵەکەی لەدەست دەچێتن. سازان ئەمین دوای لە دەستدانی کوڕە بچکۆلانەکەی زۆر خەمبار دەبێتن دە دڵخۆشترین ئافرەت دەبێتە دڵناخۆشترین ئافرەت کامکەمە بە پێ تێبەڕبوونی کات ئێستا سازان ئەمین باشتر بووە بەڵام دەڵێتن هەر ڕۆژێک دێ بە دیداری کاکە حەلی دەگەمەوە. سازان ئەمین پێش دەرکەوتنی خوێندوویەتی شەهادەی یارمەتیدەری دکتۆری ددانی هەیە وە لە ساڵی 2013 دەستی بەکاری مێکاپ کردووە لە سەرەتادا مێردەکەی هیچ ڕای لە ئیشەکەی سازان نەبووە سازان بۆ ماوەی ساڵێک وەکو پڕیڤات کاری کردووە تەنها خزم و کەسەکانی بینیویانە ڕۆژێک لە ڕۆژان براندی کەسێکی بەناوبانگ بەکاردەهێنێتن دوای ئەوە ئەو کەسەیە تاک دەکاتن کە دەبینێ سازان ئەمین مێکەپەکەی زۆر بە جوانی کردووە لە پرۆفایلەکەی خۆی بڵاوی دەکاتەوە بۆیە هەر لەو ڕۆژە کەسێکی زۆر فۆلۆی بۆ سازان ئەمین دەنێرن سازان ئەمینیش بڕوا بەخۆبوونێک لەلای دروست دەبێ بۆیە لە ساڵی 2016 خۆی وەکو مێکاپ ئارتیستێکی کورد ناساند. سازان ئەمین ئێستا تەنها مێکاپ ئارتیست نییە ئێستا بزنە زوومانێشە وەرەوە ئەویش وەکو خەڵکانی تر بێکێشە نەبووە لەگەڵ مێکاپ ئارتیستانی تر بۆ لەشکۆڤە فەرهاد تووڕە ببوو. سازان ئەمین لەشکۆڤە فەرهاد تووڕە ببوو هاوپیشە یەکترینە سازان ئەمین دەڵێ کاتی من ویستم ماسەر کلاس بکەمەوە ئەویش چوو کردیەوە بەڵام شکۆڤە فەرهادیش بێدەنگ دانەنیشت و وەڵامی دایەوە وتی لەبەر خاتری سازان خان ئێمە ماسەر کلاسەکەمان پێشێ خست و پێش ئەویش دەست پێ بکە ئێمە کۆتاییمان پێهێنا بۆیە دوای تووڕەبوونێکی زۆر لە یەکتری ئێستا ئاشت بووینەوە. بەلاوە پیشەکانی خۆی زۆر ڕای لە مێکاپ ئارتیست ڕۆیە بۆیە هەموو کات ستایشی دەکاتن و زۆر بەباشی باسی دەکا دەڵێ یەکێکە لە نمونە جوانەکانی مێکاپ ئارتیست دەژڵێتن ئەگەر ئاوا بەردەوام بێ بەرەو جیهانی دەڕواتن. وەروە سازان ئەمین لە بەرنامەیەک پرسیاری باران ساڵایی لێ دەکەن دەرێن وەکو کەسێکی چۆن دەیبینی دەڵێ هەموو شتەکانی پێرفێکت و جوانە مێکەپەکانیم زۆر پێ جوانە و زۆر بەدڵمە بەڵام ستایلەکەی لەگەڵ کۆمەڵگای کوردی زۆر لەگەڵ یەکتری ناگونجێن. زۆر سوپاسی ئێوە دەکەین بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان وە لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێ وهروەها کەناڵی یوتیوبەکەشمان سەبسکرایب بکەن و زەنگوڵەکەش دابگرن هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.